خۆپشاندانی مامۆستایان لە قەزا و نەحیەکانی سنووری سلێمانیش دژی لێدوانەکەی وەزیری پەروەردە بەڕێوە چوو. مامۆستایانی چەمچەماڵ دەڵێن لە کاتێکدا ئەوان چاوەڕوان بوون وەزیری پەروەردە هەواڵی پێدانی موچەکانیان پێڕابگەێنێت، بەڵام دێت بە هەڕەشا وەڵامی بایکۆت دەداتەوە. ئێمە ئەمڕۆ وەکو مامۆستایانی وانە بێژ و میلاک هەمومان بەیەکەواتین خۆ مامۆستای میلاکم، بەڵام پێم خۆش نییە ئەوە جیابکە بڵێ من میلاک بۆوان هەمومان چینی مامۆستا و خوێنەوارین هاتوین ئەوە بگەێنین کە بایکۆت بەردەوامە هەتا وەرگرتنی مافەکانمان. مافەکانیشمان شتێکی سەرەتایە داوای موچەی مانگی 8 و 9 ئەوە دەی شەقین چکەوە مانگی 11 هەروەها داوای پلە بەرزکردنەوەی کە مافی هەموو مۆزەف و مامۆستایان من داواکەم نەکرد مامۆستایان با مۆزەفەکانی شەمیان وەزارەتەکانی کە بۆچی نایەن سەر جادە نایەنە سەر شەقام، یعنی دەپەیامەکەت بگێنە هەمووی لە پشت کیبۆردەکەیەوە دانیشە کۆمێنە نووسیە و قسە ئەکا، بەڵام دەفەرمو تۆش وەرە دوو قسە بکە با ئێمەش بزانین بۆچی هاتوینە تێرە. بەڵێنی ئێمە دڵمان خۆش بوو کەوا وەزیر ببینین کەوا بێتە سەر شاشە سوپڕایزی دامەزراندنی پێبێ. دڵمان خۆش بوو وەزیر بێتە سەر شاشە سوپڕایزی پێبێ بۆ مامۆستایانی میلاکەوە پلەتان بەرزەکرێتەوە، سوپڕایزی پێبێ بۆ ئەوەی کەوا مانگی 7 و 8 ئەدرێت. بەڵام زۆر بەداخەوە کۆمەڵێک کەلیمەی بەکارهێناکەوە ئێمە مامۆستایانمانەیە لە ئامادەیە کاڵێ ئێمە ئەو وشەی دەبێت بەرامبەر تەلەڤیزیۆن بەکارناهێنین نەوەک بەرامبەر مامۆستا. ئیجا بۆیە ئێمە ئەکرا ئەو قسانە زۆر بە جوانتر ئەو قسانە بەرەو ڕووی مامۆستا بکرێتەوە، ئەکرا ئەو قسانە کە ئەو کردی بە شێوازێک بکرێت ئێستا هەمومان لە هۆڵەکانی خوێندن بین. لە ڕانیەش لە بەردەم پەروەردەی ڕانی و پشدەر مامۆستایان پەیامی بەردەوامی بایکۆتیان بە حکومەتدا داواشیان کرد حکومەت لە جێگەی فشار داواکاریەکانیان جێبەجێ بکات، چونکە تاکە مەرجی شکاندنی بایکۆتە. ئاشکرایە ئەم دەسەڵاتە تاڵانکارە بۆ درێژەدان بە گەندەڵی و تاڵانیەکانی زیاتر برسیکردن و موچەخۆران و هەموو ڕێگەیەکی نایاسایی و نەشیاو دەگرێتە بەر. لە ئێستادا کە بایکۆت و ناڕەزایەتیەکانی موچەخۆران بۆتە ڕێگریەکی گەورە لە بەردەم تاڵانیەکانی دەسەڵات و ناچاری کردوون هەنگاوی کردداری بنین بۆ چارەسەری پرسی موچە لە بەغدا. بۆیە هەموو هەوڵێک دەدەین بۆ کۆتایی پێهێنانی بایکۆت و ناڕەزایەتیەکان مامۆستایان و فەرمانبەران. ئێمەی فەرمانبەران و مامۆستایانی میلاک و وانەبێژ ڕای دەگەێنین بە هیچ شێوەیەک سازش لەسەر ماف و داواکاریەکانمان ناکەین و درێژە بە بایکۆت و ناڕەزایەتەکانیان نازارشتەکانمان دەدەین و هەل لێرەوە ڕای دەگەێنین سەرەڕای دەختکردنەوە لە داواکاریە هەمیشەیەکانمان کە خۆیان دەبینێنەوە لە چارەسەری کۆتایی و ڕیشەیی پرسی موچە لە بەغدا و دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و دابەشکردنی دوو موچە بەیەکەوە و دەستپێکردنی پلە بەرزکردنەوەی موچەخۆران. و لە ئێستادا داواکارین لە وەزیری پەروەردە داوای لێبوردن بکات لە مامۆستایان لە بەرامبەر بەکارهێنانی هەندێک وشە و دەستەواژە بەرامبەریان، چونکە پێمان وایە ئەو وشە و دەستەواژانە ناپەروەردەین و لە شکۆ و ڕێزی مامۆستادا ناگونجێن. لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە درێژە بە بایکۆت و ناڕەزایەتەکان دەدەین تا چارەسەری ڕیشەیی و پرسی موچە کە تەنها چارەسەری دابەشکردنی موچەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە. هاوکات ئێوە دڵنیا دەکەینەوە هیچ هێزێک ناتوانێت هەزاران مامۆستا سزا بدات. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە سنووری سلێمانی و قەزا و نەحیەکانی مامۆستایان دەڵێن بایکۆت درێژەی دەبێت و ئەو قوتابخانانەی پێشتریش بە شێوەیەکی سنووردار کرابوونەوە لە دوای لێدوانەکەی وەزیر داخرانەوە و بایکۆت بەردەوامە تا کاتێک موچە بە تەواوی دابەش دەکرێت و پلە بەرزکردنەوە دەست پێ دەکاتەوە.